ئێمە سەرەتا راپۆرتێکمان بینی پێوەست بوو بە دۆخی کۆمپانیەکانی خانوبەرە لە هەرێمی کوردستان و هەروە گرنگیان لەسەر بژانەوەی وەبەرهێنان بێگومان میوانێکمان دەبێت لە ستۆدیۆ بەڕێز میران سەفینی ڕایشکاری خانوبەرە لەگەڵمان دەبێت. بەڕێز میران زۆر بەخێر بێت. سپاس. هۆکاری زۆربوونی ژماری خانوبەر با بڵین کۆمپانیەکانی خانوبەرە بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا ئەو قازانجە زۆرەیە کە بەدەستی دەهێنن یاخۆت زۆربوونی پرۆژەکانە؟ بەڵێ سپاس بۆ جەنابتان. ئەوەی جێگای خۆشحاڵیە ئێستا ئەگەر تێبینی بکەین لە سەرتاسەری عێراق بە هەرێمی کوردستانیشەوە ئارامترین شوێن و باشترین شوێن بۆ وەبەرهێنان شاری هەولێرە. ئەو داواکاری زۆری کە لەسەر شوقە و یەکەینیشە جێبوون هەیە زۆر زیاترە لەوەی کە هەیە پێشتر لە شاری هەولێر. بۆیە زۆربەی وەبەرهێنەرەکان دێن پرۆژە دەست پێ دەکەن پرۆژەکانی زۆر بە ئاسانی دەفرۆشێت زۆربەی هەرە پرۆژەکان بە تایبەتی ئەو پرۆژانێک کە لە پێشتر سمعەتی زۆر باشیان هەبووە. وای هەر پرۆژێک کە دەکرێتەوە وا لە کۆمپانیەکانی خانوبەرە دەکات لقێک یان نووسنگێک یان کۆمپانیایەک لەو پرۆژانە بکەنەوە. ئەوە دەبێتە هۆی زۆریکردنەوەی ئەو کۆمپانیانە لەو شوێنە و پرۆژانە. باشە ئێستا گەرێمە باسی کۆمپانیا گەورەکانی خانوبەرە بکەین تەنها ینی کاری ئەوە ناکەن کە شوقە یاخود خانوو بەکرێ بن و بەڵکو بیفرۆشنەوە بەڵکو ئەوە شەکە کە دەستیان داوەتە بەر کڕینی پرۆژەکانی نیشتەجێبوون یانە ئێمە تا چەند بازاری گەرم کردووە ئەم بابەتە. خۆی ئەگەر ئێمە تێبینی بکەین لەسەر دوو نزیکترین و باشترین شوێن کە سەرکەوتنیان بەدەستێناوە لە بواری خانوبەرە وڵاتی تورکیا و ئیماراتە بەهۆی ئەوەی کە تێکەڵایمان زۆرە لەگەر ئەو دوو وڵاتە هەم لە بواری بزنس هەم لە بواری نیشتەجێبوون لە وڵاتانە کە تەماشا دەکەین لەوان کۆمپانیا هەیە لە تورکیا یاخود لە ئیمارات سەرتاسەری پرۆژەکە هەمووی دەکردنەوە هەر کۆمپانیا عقارەت تا ئێستا لێرە شتی واڕووی نەداوە دەکرێت بە چەند کۆمپانیایەک پرۆژێک دەکردنەوە دەیفرۆشتنەوە بەڵام هەر پرۆژەیەک ئەگەر داواکاری لەسەر نەبوو کۆمپانیا گەر بیکڕێتەوە دەیفرۆشتەوە چێ دیارە ئەو پرۆژەیە بۆ خۆی داواکاری لەسەر خەڵک دەوێت بیکڕێتن کۆمپانیەکانش کە دەیکردنەوە بەو نرخە نایکڕن کە کۆمپانیەکە دەفرۆشێت دەبێت لە نرخە کەمتر بێتن دوای ئەوە گەشتێکی کەمیش قازانجی بێخنە سەر شتێکی زۆر نۆرمەڵە بۆمە نوێیە بەڵام ئەگەر سەری وڵاتانی پێشکەوتو بکەین لەو بوارە شتێکی زۆر لە 20 ساڵی ڕابردوو ئەو شتە هەیە لە وڵاتانە. باش ئەگەر باسی وەرگرتنی عمولە بکەین لە کڕیار و هەروە فرۆشیار یعنی بێگومان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە جیاوازە چی بکرێ بۆ ئەوەی کە هەردوو لا سوودمەند بن لەو بڕە عمولەی کە دانرێت؟ خۆی ئەو عمولەیە کە وەردەگیرێتن ماندیبوونی ئەو کۆمپانیایە کە کڕیار و فرۆشیار دەگەێنتە یەک هەم لە نرخ هەم لە دیتنەوەی ئەو مڵکە شتێکی زۆر ئاسایی سەتایەکە بە پێی قانونی عێراقی بەڵام کمترین کە سەتایەک دەداتن دایمە کەمترە معاملەی لەسەر دەکرێت شەرت نییە مەسەڵەن ئەگەر مڵکێک بە 100,000 دلار فرۆشاتن 1000 دلاری بداتێ کۆمیشنەکە لەوانە 500 بداتێ 600 بداتێ کۆمپانیەکە داوا دەکات زۆرترین کۆمیشن وەرگری فرۆشیارەکەژ ئەو کەسێک کە کڕێشتی حەز دەکات کەمترین کۆمیشندا بەڵام کە دوای مامەڵە حتمما ئەو نرخە کەمتر دەکرێتەوە خەڵک بۆ خۆی ڕێکەتێت تا ئێستا. باش ئەگەر باسی قستی درێژخایان بکەین و هەروە ڕکابەری کە لەناو کۆمپانیەکانە دروست بەمە تا چەند کاریگەری لەسەر بازار دروست کردووە؟ خۆی پێشتر شوقەکە دروست دەکرا یان خانوبەرەکە دروست دەکرا قستەکە یان بۆ 2 ساڵ بوو یان بە شێوەی کاش دەفرۆشە بەڵام بەهۆی ئەو کۆمپانیا زۆرانە و دەستی وەبەرهێنەری دەرەکی کە هات لێرە ئیش بکاتن مەجبورە بۆی ئەتوو نرخەکان کەم بکەیەوە قست درێژ بکەی کوالەتیت باش بکەی لە هەمووشی گرنگتر خێرایی لە کارکردن چەند کۆمپانیاکە ئێستا لە شاری هەولێر سوپاس بەخوا لە شاری دۆچیشان کاریان زۆر خێرایە قستەکانیشان 15 ساڵ و 12 ساڵیە ئەو وای کرد خەڵک زۆر بە ئاسانی بتوانانی ئەو پرۆژانە بکڕێ پێشتر ینی ئەستەم بوو بەڵام ئێستا خەڵکەکەیە کە تەنها 10,000-12,000 دلاری دەتوانانی بتەخاون یەکەش نیشتەجێبوون و ئەو بڕەپاری دیکەش بە قستی ماگانە بۆ ماوەی درێژخان دەیدا کە ئاسانکارێکی زۆر بۆ خەڵک ئەوی بێتن یەکەش نیشتەجێبوون بکڕێ. بەڕێز میرانەگە باسی ڕۆژی بازاری خانوبەرە بکەین لە هەرێمی کوردستان ئێستا لە چی ئاستێکدایە هەروەها لاوازبوونی بازارەکە ینی بەچی دۆخێکەوە دەبەسترێتەوە یاخود بەچی ڕووداوێکەوە؟ خۆی گەرەمە تەماشای ڕابردوو بکەین 10 ساڵی ڕابردوو چەندین بەرزی نزمی ڕوویدا لە سێکتەری خانوبەرە لە هەمویان خراتر دابەزنی نەفت و کێشەکانی شەڕی داعش بوو دوایینیشیان کێشەکانی حەشدی شعبی دوای ڕێفراندۆم کە ڕوویدا خراپترین کاتەکانی نرخی خانوبەرە بوو لە کوردستان بە تایبەتی هەولێر من دڵنیام جارش کە ئەو کێشە گەورەی ناگەڕێتەوە لە بەرەوەی ئەو ئاستی نرخی ئێستا لەگەڵ ئەو کاتی تقریبا 120 هەستاوەتەوە و ئارامی زیاتر و کۆمپانیاکی زۆر زیاتریش هەم وەکو خەڵکی بۆ نیشتەجێبوونەوە کۆمپانیای نوێ ئێستا لە شاری هەولێر کار دەکەن یەک شتی نمونەی دیکە ئێستا بەشی هەتا کشت و کاڵیش چەند کۆمپانیای ئوسترالی هۆڵندی کەوا بەشێکی زۆر لە زەویەکانی هەرێمی کوردستان دەگرنە ئەستۆ بۆی کشت و کاڵ ناو بکەن ئەو دەستی کارێکە لێرە زیادەی هەمووی پێویستی بە سەکەنە شارێکی وەکو هەولێر ساڵانە پێویستی بە 10,000 یەکەی نیشتەجێبوونە 10,000 یەکەی نیشتەجێبوون بەس ئەگە سنووری پارێزگای هەولێر وەگرین 7,000 دەوێتن لەو 7,000 ئەگە 3,000 4,000 بڕاتە شوقە نیمانە کەواتە داواکاریمان زۆر زیاترە لە یەکەی نیشتەجێبوونی ئامادە ساڵی 2021 تەنها نزیکەی 3,000 شوقە ڕادەست دەکرێت. لێرە چی بکرێ باشە؟ من
یعنی تەرجیع دەکەم بۆ مستەسمیرەکان و حکوومەتیش ئاسانکاری زیاتر بکە لەوەی یەکەی شتە جێبوون زیاتر بکرێتن و وەکو ڕێی خۆشم وان پێ باشە زیاتر شوقە دروست بکرێت لەوەی خان و ئەگەر وەکو نمونەیەک پرۆژێکی بەسیط وەکو ئێمارف کواترۆ کە 14,000 مترە 1400 شوقەی تێدایە کە کمترین ئەرچی لەسەر حکوومەتە خەڵکەکە بۆ خۆی پارەی خەدەماتی خۆی دەدا خزمەتگوزاریەکان و 24 ساعت کارە باو ئەو هیچ کێشەیان نییە بەڵام زەویەکی وەکو هەشتی حەسار و کە نزیکەی غەڵەت نەم 2000 دۆنمە ینی 2 میلیۆن شتێک مەتر دەکاتن تەنها 16,500 پارتە زەویە کە دەکرێت یەکەین شتە زێبوون ئەو مەسارفێکی زۆر زیاتر بۆ حکوومەت دەکات. باشە بەڕێز میران سەفینی ڕایشکاری خانوبەرە لە ستۆدیۆ میوان مامی زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەست خۆش.